ئیسرائیل دەڵێت بەرەو قۆناغی سەیمی شەڕ دەڕۆین و ئامانجمان لە ناوبردنی هەموو هاوپەیمانەکانی ئێرانە. وەزیری بەرگری ئیسرائیل وڵاتەکەمان شەڕی محوەرێکی گەورە دەکات، نەک بە تەنیا دوژمنێک. یۆئاف گاڵانت، وەزیری بەرگری ئیسرائیل ئەمڕۆ دووشەممە ڕایگەیاند ئیسرائیل بەرەو قۆناغێکی سەیمی شەڕی کەرتی غەزە دەڕوات، بەڵام قۆناغی سێیەم لە هەردوو قۆناغەکەی دیکە درێژتر دەبێت. گەڵاند با ڕۆژنامەی وۆڵ ستریت جۆرناڵی وتووە هۆکاریەوەی کە ئیسرائیل بە هێزێکی زۆر هێرش دەکاتەوەیە ئاستی و مەترسیانە پیشان دەدات کە ڕوبەڕۆی ئیسرائیل دەبنەوە. گەڵاند ئاماژەی بەوەشدا کە چەمکی بەرگری بۆ ئیسرائیل دوای شەڕ و ڕووداوەکانی 7 ئۆکتۆبەری ڕابردوو گۆڕانکاری بەسەردا هاتووە. ئەو دەڵێت ڕوانگەی بنەڕەتی من ئەوەیە کە ئێمە شەڕی محوەرێک دەکەین، نەک یەک دوژمن. محوەرەکەش سەر بە ئێرانە و خەریکە سوپایەکی زەبەلاح و بەهێز لە سنووری وڵاتەکانی دراوسێ دژ بە ئیسرائیل بنیادنێت. جگەلەوەش زانیاری وردمان لە بەردەستە ئێران بەر لە هێرشەکان بۆ سەر ئیسرائیل مەشقی بە چەکدارانی حەماس کردووە لەسەر بەکارهێنان و ڕاستەکردنی موشەکەکان. وەزیری بەرگری ئێران دەشڵێت ئاماژ تەنیا لە ناوبردنی حەماس نییە کە ئێران پشتیوانی دەکات، بەڵکو ڕاگرتنی دوژمنەکانی دیکەیە کە سەر بە ئێرانن، لە ناویشیاندا حیزبوڵڵا. ئەو ڕۆژنامە ئەمریکیە دەڵێت ئیسرائیل دەستبەرداری ئەو خەونە نابێت کە لە ناوبردنی حەماسە و دەستگرتنە بەسەر تەواوی کەرتی غەزەدا. لەم چوارچێوەیەشدا چەند ڕۆژێک لەمەوبەر ڕۆژنامەی ئەهرۆنۆت ڕایگەیاند ئیسرائیل پلانێکی نوێی سەرپێخستووە و ئامانجی دابەشکردنی کەرتی غەزەیە بەسەر باکوور و باشووردا. بە درێژایی کەرتی غەزا خاڵی پشکنی دامەزراندووە و هێڵێکی سەربازی کتێبی جێگیر کردووە. ئەمەش بە ئامانجی نەگەڕانەوەی ئاوارانەی غەزەیان جێشتووە تا نەگەڕێنەوە سەر ماڵ و خاکی خۆیان لە کەرتی خۆراوای غەزا. لالایەکی دیکەوە هەموو ئەو هاوکاری ئەمڕۆیانەی ڕەوانە دەکرێن پێویستە بەژێر کۆنتڕۆڵی ئیسرائیل دابڕۆن. ئەمەش لاگەری دەست بەسەراگرتنی هەر یارمەتیەک کە جێگای گومان بێت و بگاتە دەستی چەکدارانی حەماس لە تونێل و حەشارگەکانیاندا دوای هەوڵانە لە ماوەی 2 هەفتەی ڕابردوودا. سوپای ئیسرائیل ڕایگەیاند درێژە بەو استراتیژیە نوێ دەدەین و ناویان ناوە ڕێگای دابڕان. وەزیری بەرگری ئیسرائیل وتیشی تا و کاتەی سوپای ئیسرائیل لە غەزە بمێنێتەوە ئەم هەنگاوە بەردەوام دەبێت کە بە پێی بڕیاری ناتانیاهۆ سەرڕای فشارەکان بڕیاردراوە تا کۆتایی ساڵی 2024 سوپای وڵاتەکەی لە کەرتی غەزا دەمێنێتەوە بە ئامانجی کۆتایی هێنانی حەماس لەسەر خاکی غەزا.